عمر ڕزای خوای گەورەی لێبێ کۆمەڵێ پرسیاری تر لە پێغەمبەری خوا دەکا عەلەیهی السەڵات وەسەلام پێشەوەی بڕوا دەفەرمێ یا ڕەسوول الله کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام باسی ئیسلام و ئیمان و هیجرەت و ئەو جۆرە شتانەی بۆ کرد فەرمووی یا ڕەسوول الله ما الئیسلام ئیسلامەتی چییە ئێستا جارێ پێنج نوێژەکە فەرز نەبووە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی طیب الکەلام وإطعام الطعام دەزانی ئیسلام چی ئیسلامەوەی تۆ طیب الکەلام قسەت باش بێت قسەت باش بێت قسەت خێر بێت واتە دەمشڕ و دەمپیس مەبە بوهتانچی و غەیبەتکار مەبە جنێ و فرۆش مەبە قسە مێنە و مەبە طیب الکەلام با قسەت خۆش بێ لەگەڵ خەڵک قسەی خێر بکە فەلیەقل خەیڕا ئەو لیەصمت کە قسە دەکە یا قسەیەکی خێرکە یا مەیکە کە قسەی خێرت پێ نییە ئەمە یەک چیتر ئیسلام چیترە قال وإطعام الطعام خواردنیش بدەی خەڵکی محتاج جا میوانت بێ خواردنی بدە با محتاجیش نەبێ و هەروەها کەسێک کە محتاجە خواردنی پێ بدە ئەم دوشتە زۆر گرنگە چونکە ئیسلامەتی براکانم تەنها نوێژ و ڕۆژوو نییە ئیسلامەتی ئەوەشە بزانی چۆن مامەڵە لەگەڵ خەڵک دەکەیت قسە و گفت و لفتت لەگەڵ خەڵک چۆنە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ أدركنا السلف قبلنا وكانوا لا يرون العبادة في كثرة الصلاة ولا في كثرة الصيام وإنما كانوا يرون العبادة في كف اللسان عن التدخل في أعراض المسلمين دەفەرمێ پیاوە باشەکان کە پێیان گەیشتین عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ زۆر بە مهمیان نەدەزانی ئیسلامەتی چاچی کەسەکە بەوە نەیان دەپێوە ئایا نوێژی زۆرە یا ڕۆژوی زۆرە چکە فەرز هەر دەبێ بیکەیت نوێژ و ڕۆژوو دەبێ بیکەیت ئەی چۆن باشێتی مسلمانێتی کەسێک بزانین دەفەرمێ بە زمانی ئەگەر زمانی گرتبا و زمانی نەخسپایە ناو عرض و ناموس و کەسایەتی خەڵک ئەوە دەمانوت مسلمانێکی باش ئەوەی کە زمانی نەدەپاراست لە غەیبەت لە بوهتان لە جنێودان لە تەشهیرکردن لە کەدارکردن سومعە بردن ئەوە با هەر نوێژ و ڕۆژ بکە سوودی نییە وەکو ئەو ئافرەتەی کە باسییان کرد بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فڵانە ئافرەت نوێژی زۆرە جگە لە فەرزەکان سونەت دەکات جگە لە ڕۆژی سونەت ڕۆژی فەرز سونەت دەگرێ و هەروەها سەدەقە و خێری زۆرە بە پارە إلا أنها تؤذي جيرانها بلسانها قال لا خير فيها هي في النار بەس ئەو ئافرەتە یەک مشکیلێ هەیە ئەزیەتی جیرانەکانی هێدا بە زمانی فەرموویان خێری تێدا نییە بۆ ئاگرە زمان یەکەم شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری ئەو سەحابیە بەڕێزەی دەکا فەرمووی طیب الکەلام با قسەت باش بێت لەگەڵ خەڵک قسە ڕق مەبە جنێودەر مەبە دەمشڕ مەبە بوهتانچی و غەیبەتکار مەبە و هەروەها ئیسلامەتی ئەوەیە کە تۆ بەهانای خەڵکەوە بێیت کە جیرانەکەت نانی نییە یارمەتی بدەیت کە فەقیر و هەژارێک دەزانی هەیە تۆ هەبووی معاونە و مساعدەی بکەیت